وەکو ئەرکی خۆمان و پێمان باش بوو کە هەواڵانمان لێرە لە یادی 6 ساڵ تێپەڕبوون بەسەر جینۆسایدی خوشک و برایە یەزیدیەکاندا بۆ بەشداریکردن لەو خەمە گەورەیە بۆ بەشداریکردن لەو خەمەی کە خەمی ملەتەکەمانە کە شەمشەمەکوێرەکانی ئەم سەردەما کە چاویان بە دیموکراتیەتە هەڵنایە لە ڕۆژێکی ئاوا قەتڵ عامی بەشێکی گەورەی حاشا هەڵنەگری کوردیان کرد. بۆیە ئێمە لێرەوە پێیان ئەڵێن بە دنیا ئەڵێن لەگەڵ هەست و نەستانین و پێیان ئەڵێن ئەو زوڵمەی لە ئێوە کراوە ئەو تاوانەی بەرامبەر ئێوە کراوە تەنها تاوان نییە بەرامبەر بە میلەتی کورد، تاوانە بەرامبەر بە مرۆڤایەتی، بە دیموکراتیەت، بە پێکەوە ژیان، تاوانە بەرامبەر بە هەموو بەهاجوانەکان. لەو یادە ئێمە تەنها توانین بڵێن سەری ڕێز و نازش لە بەردەم شەهیدەکانی شەنگال بە تێکڕا نوێنین. کارەساتی شەنگال کارەساتێکی زۆر خەمهێنەر و بەڕاستی جەرگ بڕە و بەنسبەت میلەتی ئێمە بەداخەوە لە قۆناغی جیاواز و لە ژێر ناونیشانی جیاواز هەموو جار دووبارە و دەبارە و سەدبارە بێتەوە مێژوو پڕە لەم ڕووداوی قەتڵ و عامی میلەتی ئێمە. ڕەشەکوژی یەزیدیەکان لە بەرچاوی کۆمەلگەی نێودەوڵەتی، لە بەرچاوی وڵاتە بڕیار بەدەستەکانی دنیا، لە بەرچاوی حکوومەتی عێراقی، لە بەرچاوی هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کارەساتێکە میلەتی ئێمە نیگەرانە و یەزیدیەکان کە کەمینەیەکی ئاینی ڕەسەنی خەڵکی ئەم وڵاتان هیچ گوناحێکیان نییە.